ببینن ئەمە شوێنی پیادەیە شەقامی 6 مەتری هەولێرە ئەوە چیە و هەموو سیارەیە؟ ئەوەی میوان. دەبەن بەڕێزانم ئەمە نمونە یەکێک لە شەقامەکانە ئاگەر لێ بچبڕای سیارە لێ نەدا بەخوا ئەوەی ترەوە ڕۆوی باش بوو ئاگاداری بوو ئەو هەموو قەرەباڵغیە ڕاستە سیارە لێرە ڕاوەستی ناوەڵە ڕاست نییە گەرات سپارە داوە والله 2000 زۆر نییە والله ناوەڵە باشە چکە زایلو ئەم دەسێمە تو گەرات ستەبی ناوە تۆرەکەتان جوانە ینی بەعامەتەن ئەوڕۆکە دەبینی ئەستەمە لە ناو شەقامدا بڕۆی ئەمە لێرە سەرپێچێک ئەمەش سەرپێچێکی دووەم کورە ئەوە سەرپێچی سێمیش لێرەیە ڕووداوی هاتووە دروست دەبی؟ زۆر هەفتەی دووسێ ڕوودا دروست دەبێت لێرە لەگەڵ دەرکردنەوەی سیارەی ڕاست سیارەشکە دێ پێ دەکەوێت کامەران بێزارکردترین سەرپێچی لەسەر شەقام ئەوەیە کەوا شوفێر ئۆتۆمبیلەکەی لەسەر شۆستە ڕابگری ڕێی خەڵکی بگری مافی پیادە پێشێرکە بەڕاستی وتان چارەسەرمان هەیە چییە چارەسەرەکە؟ ئێمە ئێستا بە سوپاسەوە لە سەفەرمانی جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا موافقەی ڕەزامەندی دراوە. هەموو ڕۆژ دەبەن بەڕێزانم ئەمە نمونە یەکێک لە شەقامەکانە ئاگەر لێ بچبڕای سیارە لێ نەدا بەخوا ئەوەی ترەوە ڕۆوی باش بوو ئاگاداری بوو سیرکەن بەڕێزانم ئەلێرە ئۆتۆمبیلە لەو بەر ئۆتۆمبیلە لەو فەرە ئۆتۆمبیلە بەرامبەروی ئۆتۆمبیلە ئەم لا ئۆتۆمبیلە ئەمە ئۆتۆمبیلە ئەمە ئۆتۆمبیلە ئەمە ئۆتۆمبیلە دار و بەر لەم شەقامە ئۆتۆمبیلە کاکە سڵاوت دەبێت باشی لێرەیش دەکەی وانە ئەو چی و قەرەباڵخی ئەو قەرەباڵغی وڵای کاکە زۆربەی خەڵک لێرە ڕادەگرن دەستە ناو بازاری لێرە سیارەکەی ڕادەگرن دەستە ناو بازار یعنی مشتری نییە نانە زۆربیان مشتری نین هەتای وارە ڕادەگرن سیارە لە سبەینی هەتای زۆربەی سیارەکان هەتای وارە ڕادەگرن لێرە سیارە ئیساستا ناکە بەڕێوەڵا زۆری سازکردنێ زۆربەی مشتریەکانمان لەوەی جێنیە سیار لێ ڕاگرن دەڕۆن نینە مشکلەیە بۆمە دەبی سیارە لێرە بڕوە و ڕاگرتەوە نابێمە دەبێت ڕاوسی لێرە توانین تەسەڕف بە پێش دەرکەی خۆت بکەیت ناوەڵە ناتوان تەسەڕف پێش یعنی ئێستا سیارێک ڕابگری پێی ناتوانانی ناتوان پێ ڕووداوی هاتووە دروست دەبی؟ زۆر هەفتەی دووسێ ڕوودا دروست دەبێت لەگەڵ دەرکردنەوەی سیارەی ڕاست سیارەشکە دێ پێ دەکەوێت شۆفێری؟ ئەمن شۆفێرم هەموو قەرەباڵغیە ڕاستە سیارە لێرە ڕاوەستی؟ ناوەڵە ڕاست نییە ناوەڵە ڕاست نییە ناوە نیزام نییە هەر سایق تەکسیەک موبایلە دەستیتی مەشغوڵی موبایلە یا دام دەکەیە هیچ یەکەکرێت تفکرایتێک دوو دەقەڕاوە دەستی 1000 کەس موبایل لە دەستیدا ئەگەر بێت و حکوومەت ئەو موبایلانەی منع کاتن قەدەغە بکاتەوە بە حیاتی زدحام یعنی موبایل مشکلەیە موبایل ئەدی ڕاگرتنش مشکلەیە دیکۆ ئەوە ئێستا ئەو سنەر بزانێ ڕاگرایە غەرامەش دەکرێت بەس هەر ڕاوە دەسێن بەس ئەگەر غەرامەکە دووقات 150,000 بی کەس ڕاوە ناستی لێرە یعنی تۆ دەڵێ غەرامەکە زیادکەن حتى خەڵک دەرسی وەرگری بێت جارێکی لێ ڕاوە ناستم چۆ ناکات بارێوەڵە پۆلیس هاتوو چۆ کاکە پۆلیس یەکی وەرگری دوی وەرگری سێ وەرگری زۆرە حاڵەت وایە حاڵەتی زۆرە تاسە یەکێک لە هاوڵاتیان پێی گوتم کارەسات لێرکوانەیە بزانم چێ لێرە کارەساتەوە تەبعاً کێشەی وەستانی ئۆتۆمبیل بەڕاستی بۆتە گرفتەکی گەورە بزانەوە ئێرە گۆڕستانە بزانە ئەو بەڕێزە لەو لایە دێوش لە دیارە لە دوو شوێنێک دەگەڕێ بوەستیتن کێشەی نەبوونی گەراج کێشێکی یەکجار گەورەیە فەرمەوە لێرە دەڕوە شکە لەو لایە دێ شکەوا دەڕوە کاکە سڵاو دەبێ ماندوو نەبی چۆن تەمەشا و قەڵەباڵغێ دەکەیت تۆ شۆفێری ئەکیدم بەڵێ وانە
بەخێر بن کا کامران تەوەرەکەتان جوانە ینی بە عامەتەن ئەوڕۆکە دەبینی ئەستەمە لە ناو شەقامدا بڕۆی لەبەر قەڵەباڵغی قەڵەباڵغی ئۆتۆمبیل ئۆتۆمبیل زانی کا تۆزێک با بڕۆین تخوازاوە لەسەر ڕستی بڕای ئێستاوە لەسەر شەق برێن لەسەر شۆستەی ڕاگرتیە ئەوە ڕاستەوە ئەوە ئێستا بۆ نمونێرکوانە تەماشادەکەی کابرا لێرە چون و هاتن زەحمەتە زیاد ئێستا ئەوە بوویتە هەم ئی پیادە هەم ئۆتۆمبیل هەم ئۆتۆمبیل ئەمن وەکو سیستەمەک یعنی کە ئەوی بە مێشکم دادێ چاودەورەی قڵات مەنع بکرێ لە هاتوچۆ منع بکرێ مەنع ئێستا تو دەڵێ بوو نیە پرسیارە دوکاندار دەڵێ دوکاندارەکان دەڵێم بۆ لەبەرەوەی بازاریان نییە خەڵک بە سەریانەوە ناتن بەڵام ئەگەر بێ و گەراجی سیستەمی دیزاین سیستەمەکی جوان دروستکرێت لە گەراجەکان خەڵک لە دەرەوە ڕاگری بە پێیان بێتە ناو بازار شوێنەکەی باشە باشە دەرەجەیەکە لەبەر چ دەرەجەیەکە ئەمانە و هەر چ شتێک ناو سەر دەکەیت ئەم بەخۆم پێشمەرگەمە باشە سەقفی هەبی باشتر نییە سەقفی شێبی باشترە بەس ئەگەر شارەوانی ڕێبتەیز مشکلەی نی بەڵێ شارەوانی شەرتی کردێ سەقفی هەبی وەڵاو جاوە دەکەوتەوە سەر سەعبوونکەکە وەڵاهی 2000 زۆر نییە وەڵاهی ناوەڵا باشە چکە زایلو ئەم دەسێمە تو گەراج دەبی ناوەڵا ئەو سیاری مێ لە گەراجی نێت 2000 باشە باش دەرە دەبی 1000 وەست ئەو جا وەڵا باشتریش کاکە ماندوو نەبن چۆنی ئەحواڵ چۆنە باشی سەحەت چۆنە چەند وەردەگرن بۆ گەراج والله هي نيو ساعات هزاري ده وهي ساعة 2000 بە 1000 ڕاستی دەبن أري والله راضي دبي نادم بخويا نادم بەڕاستە أري والله باشە بۆ سەقفتان نییە سقف ناهلي شارەوانی شاروني ناهلي لم يجوا ماندانا بس ناهلي ئێستا ئێوە بە پێی ڕێنمایەکانیش دەکەیان لە دەرەوەی ڕێنمایەکان آخرين ما كستا هيزنية نییە نية دەبێت دیوارت هەبێ و دەرگات هەبێ دركا ما ديوار ما هي بس سقفة كي يستا ناهلي چەند کرێ دەدەیت زهرة كريمان 3 مليون وتقريبا 700,000 3 ملیۆن و 700,000 أري والله بە هەزاری لۆتان دەردەینی زور زحمة طبعا من لەوە تێناگەم بەڕێزانم ینی لێرە زۆرترین گەراج لێرکوانە هەیە سیرکەن ئێرە گەراجاوی تەنیشتەوی گەراجە بڕۆ خوارەوە هەمووی گەراجە گەراجی ئۆتۆمبیل پارکینگی ئۆتۆمبیل هەمووی لێرەیە بەڵام لەسەر شەقامیش هەر ئۆتۆمبیل هەیە من تێناگەم کاکە کە گەراج هەیە کاکی شۆفێر ئەتوو بۆچی دەبێ ئۆتۆمبیل لەسەرەوە ڕابگری کاکەەوە چیە هەموو ئۆتۆمبیل ئێرە گەراجەوە بەڵێ بە لێرە گەراج حیات باش بۆ ئۆتۆمبیلانە لێرن وڵا زۆربەی جا پێیان دەرم دەرم ئەلێکوان ڕامەگرن مرور و خەرامی دەنووسیتن زۆربەی جا پێیان دەرم درێ خۆ ئێرە گەراز نییە ئایدوتو نییە ئێرە موچی گشتیە بەڵێ حکوومەتەوە ئێستا بۆ ئێوە بەڵێ کێشەیە زۆربەی جا لێ کە سارە دەسوورێتن یەکسەر خۆی بە سارش کە دادێ دەکەشی یەکسەر دێن یەخێمەی دەگرن دەرێنەوەنگۆ سار خۆتان بە ساری دادایە یعنی سەر ئێشتان بوو سەرێشتشما زۆر پێدا زۆربەی جار ئەلێکوانە سایڕا و دەستی زۆربەی جار ڕوودا دروست دەبی زۆربەی جار ئەلێکوان زۆربەی جار ڕدەگرن مرور دەنووسی یەکسەر جاروایە دەرێتن ئەوە نێتیا ئێبا بنووسن بەدلی خۆیان دەنووسن نانووس و کەیف خۆیان گەراج پارە داوە بەڵێ چەنددا ئیم ماگانەیە چەندە ماگانە 50,000 باشە یان زۆرە بەخوای باشە لە چاوەوەی کە لەسەر زادێ ڕایناگرین باش باش ئێستا ئەوە ڕۆژ لی دەدا بەڵێ سیارت بەو هاوین لەبەر ڕۆژ بە زستان لەبەر باران هەندێک جار تەزرەش دێ ماڵمان کاول دەکات گەراجەکەوەکو پێویست دەبینی بەخۆک پێویستی نابێت مێستا پارەکەم سارم حەدم بوو بە تەزرە بارانی هەر بە تەزرە فرۆش ینی بە تەزرە فرۆشتمەوە بەڵام چ دەکەی ئەوە چۆنە سەب نییە شارەوانیە نالیتن سەبی بکەی نالی نالیت شوێنەکەتان نایاساییە ناش بخۆ شارەوانی سارانە مزایدە دەکات بۆی خۆیان نەدێلی کەپری بکەی نەدێلی دەستکارش بکەیت ینی خەتای شارەوانیە کادیکۆ نەدێلی سەبەی بکە نەدێلی کەپریش بکەیت چکە مرش خۆی سارانە ماگانە 4 ملیۆن و ڕوبعکە 4 ملیۆن 150,000 ئەوقاف دەدەی ئەوقاف بەڵێ تو باش شارەوانی کرد و جارە بۆ عادی هەردووشیانە پارەکە تەسلیمی ئەوقاف دەکرێت سەر بە 4 ملیۆن و ڕوبعک ساڵانەیە هەردوو لا وەردەگرێت هەردوولا ئەتوو چەند وەردەگریت لە سیارەی سیارە 1500 وەختێ 2000 زۆر بینێتەوە حەزت لە 2000 ئەخەنا بەدەستە منێت کە کرێەکەی زۆر زۆرە باشە ئەتوو ئێستا
گلەیت نایەتە سەر بەرێ وڵات چەند جار پێمان گوتینە یعنە هاری کارێکمان بکەن مشکلتان چیانگۆ کێشەی ئێوە چییە بۆ نمونە ئەمن کێشەمە لەگەڵی ئێوە کێشەمێ سارە ڕدەگرم ئەو سویجەکە وەردەگرم بیبە بینە نەسەختان هەیە زەویەکەتان سەبە ئەنگۆ کێشتان بەخۆی ئەمەش کێشمانێ بارانە سیارە عدم دەبلێرە هەم بە خۆمان عدم دەبین لە بەرەو هەتاوی هەم گەرمایە یانە زۆر جار پێمان گوتن دەرێت نابی دەستکاری بکەن کەوای ئەتو دەڵێ ئەسابی خۆشمان دەکەن گویتمان لەس ئەسابی خۆمانە مشتێک نالیت ینی ئێوە پابندی ڕێنمایی بەڵێ تەبعاان بەڕێزانم کێشەی وەستانی ئۆتۆمبیل لە شوێنی نەشیا و یان قەدەغی هاتوچۆ کێشەیەکی یەکجار گەورەیە ینی هەر تەنیا پەیوەندیدار نییە بە شۆفێران بەڵکو پەیوەندیدارە بە پلانی وەزارەتی گواستەوە چووکە خۆتان دەزان بە شێرە زۆر خەڵک ئەگەر بۆ کاسبی بێ بۆ چۆ دەبێ ئۆتۆمبیلی شخصی خۆی بێنێ سیستەمی گواستنەوە لە نێوەرێنی کوردستان وەک پاس وەک ترامڤای وەک میترۆ هەتا ئێستا نەکەوتۆتە بواری جێبەجێکردنیان بەو شێوەیە ئەوەندە پێشکەوتو نەبووە خەڵک پشت بە هۆکارەکانی گواستنەوە بێ بۆیە یەکێک لە کێشە گەورەکان گواستنەوەیە کە چ پاس بێ چ ترامڤای بێ یاخود میترۆ کە هەولێری پایتەخت پێویستی پێیەتی لە ئێستا. ببینن ئەمە شوێنی پیادەیە شەقامی 6 مەتری هەولێرە ئەوە چیە هەموو سیارەیە سیارە زۆرە باشە تو لێرە کەسا ئەدی ئەو چیە و سیارێک لێرە سیارەیەک لێرە میوانە باشە کەوایە ئەوانە هەموو خەڵک بەشی زۆری لە کاسبکاران دەڵێن ڕێژەی سیارە ڕێژەی ئۆتۆمبیل لە نێوەرێمی کوردستان زۆرە تەنیا لە هەولێر زیاتر لە 1,100,000 ئۆتۆمبیل ئەم ساڵی ینی 2025 280,000 ئۆتۆمبیلی تازە هاوردەی هەولێر بووە ینی ببینن ئەمە ژمارەیەکی یەکزار زۆرە تابلۆ هێرەمی کوردستانیان وەرگرتووە ئەو کارە قورسا ڕێخستنی شەقام نهێشتنی سەرپێچی دەکەوێتە سەرشانی چێ؟ پۆلیسی هاتسۆ جەنابی عەقیل ڕزگار سڵاو دەبێ بەڕێوەبەری هاتسۆی ناوشار هەرکتان قورسە زۆر ئەوە سەرپێچیە بەڕاستی کاکە کامەران دیاردەکی زۆر بەڕاستی ناشارستانی و ناشفێرانەیە بەڕاستی دەبینی کاتێک ئێمە ڕێنمایی پۆلیس هاتسۆ هەردەم بۆ شفێر ئەوێکەوە شفێر کاتێکەوە دێتە نێو ئۆتۆمبیلەکەی لێ دەخوری دێتە نێو شار دەبی بزانی ئۆتۆمبیلەکەی چۆن لێ دەخوری و لە شوێنێک پارکینگ دەکات جەنابی عەقیل بڕوا بکە ئێستا بۆ خۆم لەگەڵە تۆ بێکەوە بچین بگەڕی دەتوانم ئەمڕۆ بەس دەسەنتەری شار لە هەولێر ئۆتۆمبیلان کە لەسەر شۆستە ڕاوەستاون چەند دەبێت لەوانەیە 2000 ئۆتۆمبیل لەسەر شۆستەکان ڕاو بە هەمووی ها 2000 بەخوا 2000 ڕۆژێ غەرامە بکەن ینی بەڕاستی ئەوە ینی بۆ هاوڵاتیش ئەرکەچی قورس دەبێت بەس هەز دەکەم ئێوە تا ڕادەیەک چاپۆشی کامەرە هەندێک شوێن هەیە پێویستە تۆ لە کاتی جێبەجێکردنی یاسا هەندێک تەقدیری مووقفی تێدا هەبی ئەگەنا هەرەمە تووشی هەڵە دەبین لەوانەیە شفێرش تووشی هەڵەبی لە هەمان کە تۆ شوێنێک تێ نەخۆشخانەیە حالەتێکی پێویستە نەخۆشیش نەخوازراوەتە کارە ساتێک ڕووداوێتابخانە مزگەوت قوتابخانە مزگەوت یعنی هەندێک شوێن هەیە تەقدیری مووقف دەکەین باڵەخانەکان لەوانەیە بە کۆن دروستکرابن شوێنی گەڕاجیان نەبی کاتێک کە دێنە سەر شەقام لەوانەیە ئەو شوێنە نزیک سوڕانەوەیەک بی کە لەسەر شەقام ڕاگری زەحام لەبوو باشە بەڕێزانم من دەمەوێت قسەی ئەخیری لە جەنابی عەقیل ڕزگار وەرگرم ئەوە کوڵاو لەسەر سەرپێچی ینی موخی شۆفێران دەناسی ئەوە لێرە لەسەر شۆستە ئەوە مخالفە یان نا مخالفە هاتە سەر پیادە ئەوە دووەم هێلی پەڕینەوە ئەوە دووەم بڵ دوو جار پیادە ڕۆی جەنابی عەقیل ئەوە بۆ سێ ئەو جارە بۆ 4 ڕێز 4 ئۆتۆمبیل لێک مەسافە سەرپێچیە کاک کامەران ئێمە لە ڕێگای پۆلیسی هاتوچۆ ئەو ئۆتۆمبیلانێکەوە ڕۆژاناتی جوال دەکەن بەڕاستی ئێمە
شقامی 6 متریمان لە هەولێر بە شادەماری هەموو شقامەکان دەزانێت بۆ ئێمە زۆر تەرکیزمان لەسەر شقامی 6 متریە ئیزدیحامی دروست نەبی پۆلیسی هاتسۆ هەموو کات و ساتێک تەواجدی هەبی بەڵام لە هەمان کاتێکدا ئەرچیمە زۆر قڕوز دەبێت کە ئێمە بین لەسەر شۆستەی ڕۆژانە خۆمان بەسەر شۆستەی وە خەرەکەین بەڕاستی بەڕاشکاوە نەقسێ بکەم یعنی ئێمە ڕێخستنی هاتوچۆ لە چێندەر ئەمە بین لەسەر شۆستەی بەڵام ئەمە لە ڕێگای بەرنامەی تو چەندین بەرنامەی تر ینی هیواخوازن کەوا شوفێران ڕۆشنبیری سیاقەتیان هەبێ کەوا بزان ئۆتۆمبیلەکەی خۆیان لە چێ ڕادەبن نەبتە هۆی دروستبوونی ئاستای نە لە بۆ خەڵک نە لە بۆ پیادە. کاکنا بەس ئێوەکو قامیت ڕازین لە گەراجەکان لە قەرەباڵغی گەراجەکان لە نرخی گەراجەکان تێبینی تەنچێ مە ئەو شوێنانەی کەوا گۆڕەپانن ئۆتۆمبیلی لێدەوەستێن ڕۆژانە احتیمالە پێویستیەکی شاروای کردیتن تۆزێک ئاسانکاریان لەگەڵ بکرێتن لەبەرەوەی خۆتان ئەگەدارن ئەو شوێنانە احتیمالە شوێنی باڵەخانەیە بووە کرایتە گۆڕەپان بە کاتی ئۆتۆمبیلی لێ ڕادەگرن متابعی بەردەوامیش دەکرێن تعمیمەکی تەواویشمان کردووە بۆ هەموو شارەوانیەکان کەوا ئیستیغلالکردنی تێدا نەبیتن ینی پێداچوونەوە دەکرێت بە گەراجەکانی بەڵام پێویستی بە بەرنمەیەکی ڕێک و پێکە هەموو شوێنەکانی ئۆتۆمبیلی لێ دەوەستێن درێتن کەوا ڕێک بخرێتەوە کەوایە لە دۆخی ئێستا ڕازینی ئەمە و دۆخی ئێستا هەیە و گۆڕەپانانە بە بەردەوامی متابعە دەکرێن ئیجرات دەکرێن لەگەڵ ئەوانەی کەوا ئیستیغلال دەکەن کە پارەی زیاد وەردەگرن لەبەرەوەی دانراوە کە ئەوەی سەری بۆش بیتن یاخود سەقفی نەبیتن ئەوانە 1000 دینارە ئەوەی تر ئەوەی کە داخراو بیتن 1500 هەتا 2000 دینار بەڵام لە هەندێک شوێن ئیستیغلال هەیە بە تایبەت ئەو شوێنانەی کە خەڵک هاوڵاتیان ڕۆژانە ڕووی تێدەکەن ئەمە هەروەها لە سەر شەقامەکانی ژەو چێشەمان هەیە شاری هەولێر خۆت دەزانی قەرەباڵغێکی یەکجار زۆری لێیە ژمارەیەکی یەکجار زۆر ئۆتۆمبیل هەیە ڕۆژانە کە دێنە ناو بازار دێنە ناو شوێنە گشتەکان ڕادەگیرێن بەڵام ئەو شوێنانە پێویستی بە ڕێخستنەوە هەیە پێویستی بە بەرنمەیەکەوە لەلایەن وەزارەتی شارەوانی کە لە ماوەیەکی چەند ساڵیشە ئەو پلانە هەیە کە دابدرێتن بۆ ئەوەی کەوا ڕێک بخرێتەوە بە دڵنیاییەوە لە ئایندەدا جێبەجێ بکرێتن کێشەی ئەو خنکانەی کە لە ناو بازاری هەولێریشەیە لە ناو شاردا هەیە کەم دەبیتەوە ڕێک دەخرێت. کاکارزان ئێوە وەکو شارەوانی دەستەڵاتی ڕەهاتان هەیە لەسەر پێدانی مۆڵات لەسەر هەموو ئەو ڕێنمایانەی کە پەیوەندیدارە بە پارکینگی ئۆتۆمبیل یاخود گەراج بەڵام ئێمە لەم بەرنمەی چ باسە بە دوواداچوونمان کردووە لە هەندێک شوێن دیوار نییە لە هەندێک شوێن دەرگانیە لە هەندێک شوێن سەقف نییە و هەندێکیشیان مۆڵەتیان نییە ئێوە ڕازین بەم دۆخە؟ کاکامەران ئێمە بەسپاسەوە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەسەر فەرمانی جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاستپارەی بەڕێز جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوزار کار لەسەر هەموو ئەو مۆڵەتانەی کە وەکو نیشتەجێبوون بازرگانی دەدێتن پێداچوونەوە کرا. ئێمە دەتوانم بڵێم هەموو ڕێنمایەکان کۆکرانەوە و دوای کۆکردنەوەی دەرچوونی ڕێنمایەکی تایبەت لە وەقاعی کوردستان بڵاو کراوە. ئێمە ئێستا دەتوانم بڵێم ڕێپێدانی بینایە خۆ گۆڕانکاری لە وەرگرتنی مۆڵەتی بینە گۆڕانکاری زۆر تێدا کراوە بەدڵنیاییەوە سەبارەت بەوەی ئێمە بەدڵمانیان بەڵام ئێمە لەوانەیە لەبەر زروفە دارایی یاخۆ زروفەی سیاسی و منتقە دەبینین زۆر زار بووە کار ئاسانی لە هاوڵاتیانی خۆمان بکەین بەڵێ بەدڵنیایی و ئێمە شتێبینیمان هەبووە و بەشێک لەو بابەتە ئێمە ڕێکاری یاساییشمان وەرگرتووە بۆ نمونە چەندین گەراجە بە ڕوون نرخەوە کە پابەند نەبووە ڕێکاری یاسایی وەرگیراوە یاخود ئاگادار کرایتەوە کە بێتن ئەو ڕێنمایانەی شارەوانی پێویستە مۆڵەت دەربهێنن ئێمە بە هەر پار ساڵ بوو هەڵمەتێکمان دەست پێ کرد بەڵام دیتمان خەڵکەکە گوتیان ماودەکمان بدەنێ ماوەکمان بدەنێ لەوانە بشێک لەوانە
کرێتی بوونە خاوەن زەویەکە نەبوونە داوایان کرد تاکو ڕەزامەندی خاوەن زەویەکە وەربگیرێتن بێن بە دوواداچوونە بۆیە بەدڵنیایەوە ئێمە ئێستا بەشێکەیە پابندی ڕێنمایەکان نی بەدڵنیایەوە بەڵام ئێمە وەکو باسم کرد بە بەردەوام لەسەر هێبوونە بەڵام وەکو ئەو بابەتەم باس کرد بەشێک کێشەی کۆمەڵاتی ئەو بۆ کە ئەوەی لەسەر گەراجەکە ئیش دەکا بەکرێ لە خاوەن زەویەکە کرێ وەرگتووە ئێمە ئەگەر بێن شوێنەکە دابخەین هاتوینە گوتیان ئێمە کۆمەڵە خەڵکی کەم دەرامەتین لەو شوێنە ئیش دەکەن ئەگەر وابنە ڕسقی ئێمە دەبرێ وەکو باسم کە لە بە زرۆفەکان لەوانەیە کار ئاسانیمان کردو بڕێکەوە بڵێ چاوپۆشیشمان تێدا کردێ بەڵام بەردەوام لەسەر هێربوون ئەوانەیە کە خاوەنی زەویەکە بوونە هاتوونەوە بە ڕسمی ڕێپێدانیەوە پێستەما دەتوانم بڵێم هیچ گەراجێک ڕێگەی پێ نادێت تاکۆ بە فەرمینێتە سەرۆکاتی شارەوانی هەورێت مۆڵەت دەرنێت کەوای لەمە دووە ئیزراعات دەکەن بە دڵنیای کردومانەوە بەردەوامیش دەبین و وەردەشیکەین ئێستا مین بە هیچ شێوەی گەراجی نوێ ڕێگەی پێ نادێت ئێمە لە کاتی دەرهێنانی مۆڵەتی بینای بازرگانی ئەویش ڕێنماییمان هەیە لەسەر ئەوەی ئەو مەساحە ئەردانەی کە گەورەنە ئیزباریان دەکەین کە دروستکردنی پارکینگ تایبەت بە بیناکەی خۆیان بتوانن دابینکەن لەو زەوی کە بینای لەسەر دروست باش ئێوە وەکو شارەوانی دەستەڵاتێکی زۆرتان هەیە چێ چارەسەرەکە ئێمە ئێستا بە سوپاسەوە لە سەفەرمانی جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا موافقەی ڕەزامەندی درراوە کە بتوانین دا گەراجی عادەت تەوابق بنونە باڵەخانە تایبەت بە وەستانی ئۆتۆمبیل لە هەولێر دروستکەین لە شوێنانەی کە جەنجاڵی لەسەر بۆ نمونە شەقامی سیلمەتری لای فارمامان هەیە بە سنتەری شارمان هەیە دە شوێن دیاری کراولەوەی بتوانین گەراجی فرە نهۆمی دروست بکرێت لەوەی بتوانین ئەو بەشێک لەو جەنجاڵی لە شقامەکان هەیە جەنجاڵەکانیان تێدا کەم بکرێت.